بە دروشمی سەروەرنەبوونی یاسا هەڕەشە لە دیموکراسەت و ئازادی ڕۆژنامەنووسی دەکات. سانتەری میترۆ راپۆرتی ڕەوشی ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان بۆ ساڵی 2017 ڕاگەیاند. 419 پێشەرکاری بەرامبەر بە 338 ڕۆژنامەنووس و دەستگا ڕاگەیاندن تۆمارکراوە. کوژران 4 حاڵەت، تیرۆر 2 حاڵەت، بریندارکردن لە کاتی ڕۆماڵی ئاساییدا 14 حاڵەت، برینداربوون لە کاتی ڕۆماڵکردنی بەرەکانی جەنگدا 10 حاڵەت، ڕێگری 206 حاڵەت، شکاندنی کەلوپەلی ڕۆژنامەوانی 12 حاڵەت، دەست بە سەرگرتنی کەلوپەلی ڕۆژنامەوانی 25 حاڵەت، دەست بە سەرگرتن بەبێ بڕیاری دادگا 33 حاڵەت، دەستگیرکردن و فەرمانی دەستگیرکردن بەبێ بڕیاری دادگا 10 حاڵەت، هێرش و لێدان 58 حاڵەت، هەڕەشە 18 حاڵەت، تەقەلێکردن 2 حاڵەت، پڕکردنەوەی بەڵێننامە 2 حاڵەت، تەشویش و هێرشی ئەلکترۆنی 3 حاڵەت، هێرش و تاڵانکردن و سوتاندنی ئۆفیسی دەستگای ڕاگەیاندن 8 حاڵەت، ڕاگرتنی پەخش 7 حاڵەت، داخستنی نووسینگەی دەستگای ڕاگەیاندن 5 حاڵەت. لە مەراسیمی پێشکەشکردنی راپۆرتەکەدا بەڕێوەبەری سەنتەری میترۆ پوختەیەکی لەبارەی ڕەوشی ڕۆژنامەنووسان لە عێراق و هەرێمی کوردستان خستە ڕوو ئاشکرای کرد. پێشێلکارەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بەردەوامە. ئەوەی هاوبەشە لە عێراق و هەرێمی کوردستانیش هێرش بۆ سەر میدیا و میدیاکاران بەردەوامە بەبێ ئەوەی هیچ ئیجراعاتێکی پێویستە بێت لەلایەن حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم بۆ بەرگردن لەو هێرشانە. لە کاتێکدا راپۆرتی ڕۆژی ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێم ڕادەگەێنین، جارێ هەرێمەکەمان ژینگەیەکی لەبارە بۆ دەربازبوونی بکوژان لەو تاوانانەی بەرامبەر بە میدیا و میدیاکاران ئەنجامی دەدەن. بکوژانی ڕۆژنامەنووسان دەربازیان دەبێتە سزا یان ناسراون و دەسەڵاتی یاسا لە بەرامدەمیان لاوازە. ساڵانە لە عێراق و هەرێمی کوردستان پێشێلکارەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە هەڵکشاندایە لە کاتێکدا عێراق و کوردستان یاسای تایبەت بە پاراستنی مافی ڕۆژنامەنووسانی هەیە. بەرچاوخستنی ئەم ڕاستیانەش لەلایەن سەنتەری میترۆ ئەوە دەردەخات کە هێشتا هەرێمی کوردستان و عێراق بۆ کاری ڕۆژنامەنووسی لە پێشەوەی ئەو وڵاتانەدان کە مافی ڕۆژنامەنووسان تێیاندا پارێزراو نییە. توانە عومەر، کورسات نیوز، سلێمانی.